ئەمانە درۆکەن تعدا لە میلەتەکەن بە تاوەتی بێتاقەت بووینە یعنی وامان لێ هاتووە تەلەفۆنمان بۆ دەکرێت تاجرەکان پێمانە لێ بازرگانەکان پێمانە لێ بڕۆ بارکەن یعنی ئێمە بارگرانیە لە باسترشانمان دروست بووە کە تەلەفۆنەکە دێ دەستمان لە لەرزێت ناتوانین تەلەفۆن ئەفکارگرین لەبەر حکمی سەیتەرەکان لەبەر قەڵەباڵغی سەیتەرەکان لەبەر ئیزدحامی سەیتەرەکان معقولە 25 کیلومتر 24 کیلومتر سەیتەرە بگاتە ناو قەرەنجیل بە 4 سرە معقولە سایق 30 دانە سەعالەبان ئەو جادەیە بەخەو نچکی بێتە ڕێوە لە چی قانون لە چی یاسایەکە هەبووە باز دەبوونی قاچاقەکەن خوانوەکان قاچاق دروست بێت ئەمانە درۆکەن ئەمانە فکری شۆفێنی بەکارێنن فکرێکی کۆن بەکارێنن ئەمانە درۆکەن تعدا لە میلەتەکەن ئەمانە حساب بۆ سایق ناکەن حساب بۆ میلەتی کورد ناکەن حساب بۆ عارب ناکەن حساب بۆ تورکمان ناکەن ئەمانە بەناوەی ئەوەی کەوا گەندەڵی و قاچاق و مخەدەرات لە خەڵک مەنعکەن قەڵەباڵغی دروستەکەن بالعکس هینەکەی خوانی پێپۆشن سرەکە چەند جار ڕێگەمان گردووە بە 4 سایل گەشتە قەرانجیل بە 4 سایل ئێمە کەوا خەڵک دێت ئێمە 24 ساعت لە سەرەکە وەستانی خەڵک دێ بەبان ئێمە نۆرەبڕە کاتەوە ڕاتە پێشەوە ئێستامانیان ئەوردە بۆ گیان ئێمە تعزیبمانە ئێمە ماگردنمان ڕاگەیاندووە کەوا کەس باربار نەکات لە حدودمان تێر نەبڕێت جەماعەتێکی نەفز نزمی سایە خاتنە ئیشەکان بەبان ئێمە پێمان ناخۆشاتینە ڕێگریان لێ بکەین ئەمانیان ئەوردە بۆ گیانمان ئەگەر ئازان و ڕاستەکەن و شەریف و غیرەتیان هەیە بابی بان بۆ گیان سۆنەرەکە و گومرکەکە بڵێ بۆ تعدا لە سایەقەکەی بۆیە لە 24 ساعت لە سەیتەرەکە تعزیب بخۆن چارەسەری ئەستەم نییە ئەمانە بەس خۆیان هەوەسیان لێ نییە چارەسەری بکەن چارەسەری زۆر بەسیتە والله بالله وتالله بیدەنە دەست خۆمەوە بەڕەب العالمین والله بالله بەماوەی یەک شەو ڕۆژدا لە 2 ساعت خڕبێت بەماوەی 10 دقە نالێم 1 ساعت خڕبێت 10 دقە باشە ئەمان هێنن لێرە تعزیبمانەدەن پارەمان لێسەنن ڕەشۆمان لێ وەرەگرن تعزیبمانەدەن بارگرانی هەمووی بارگرانی بۆ ئێمە برام ئێمە بۆ ماڵمنان ڕاکەین ژێوی ژیانمان لەسەر ئەو زارانەیە وڵات بەڕێوە بین کاکە والله بالله ڕووماڵی ناو شار بکە بە قورعان نەکیسە چەمەتۆ یەکیسە خواردنی دەست ناکەوی هەموویمانی کردو کاکە ئەمانە بارگرانی بۆ خەڵک دروستیەکەن ئەی هاوار بۆ نایەنە سەرخەت کاکە ئەمە میلەتی کورد هەمووی ئەو ڕۆژە پەیوەندیان بۆ کابرایە کردووە جێگری بازرگانیە ئەلێ کاکە باس باخیرە و باسی تەیارە و نازەمان لە کوێ خەوتووە لە گوێی گایە خەوتووە لە چی خەوتووە بۆ نای بڵێ ئەمە تعدا لە سایقەکان ئەمانە زوڵم لە سایقەکەن ئەی بۆ نای بڵێ کاکە بگەن هانای ئەم میلەتە تعزیب بدرێ بە ناوەی سۆنەر و گومرکەوە بازی تەیارە و باخیرە و نازان چی بۆ منەکە هەڵی شەمەنەفەر بۆ منەکە